یەکەمیشت کە گرنگە بیزانین لەبارەی سوورەتی کەهفەوە هۆکاری دابەزینێتی بۆچی دابەزین. ابن عباس هۆکارەکەی ژێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ فەرمێ قوڕەیش دوو کەسی هەڵبژارد کە یەکێکیان نەضری کوڕی حارث بوو ئەوی کەشیان عوتبەی کوڕی ئەبی موعیط بوو بچن بۆ لای یەهود پرسیاریان لێ بکەن لەبارەی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ئایا ئەم کەسە پەیدا بۆ لە ناو ئێمەیە قسە هەڵەبەستێ و خۆی کاتە پێغەمبەر یا بە حەقیقی ئەمە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و لە کتێبەکانی ئەوانە باس کرا بۆچی قوڕیش ئەم دوو کەسە هەڵەبژێرێ و ئەینێرێ بۆ ئەو بابەتە بۆ لای یەهود بۆ مەدینە کە هێشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەکوێیە لە مەککەیە. وەکارەکەی ئەوەیە کە خەڵکی هۆزەکان لە چواردەوری مەکە زۆر سەردانی شاری مەککەکەن وەکە ئەگەناوێ هەواڵی پێغەمبەریان بیستووە صلی الله عليه وسلم لێ کۆڵینەوەکەن لە هەواڵی لە حاڵی بۆی بزان ڕاستە یاخودنا ئەمانیش بڕیارێن ئەڵێن ئەگەر یەهود پشگیریمان بکە نەسرانیەکان پشگیریمان بکەن ئەهلی کتاب ئەو وەختە ئێمە باشتر دەتوانین بە درۆی بخەینەوە لای خەڵک ئەڵێنەوە ئەوانە کتێبیشیان هەیە و ئەمە پێغەمبەر نییە. ئەو دوو کەسە هەڵەبژێرن کە بڕۆن پرسیار لە یەهود کەن ئەچنە مەدینە نەضری کوڕی حارث و عقبە هەردووکیانە چن قەشەکانی یەهود کۆکەن و دانیشن گفتوگویان لەگەڵەکەن ئەڵێن ئەم پیاوە پیا بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ من پێغەمبەرم ئێوە ژەڵێن پێغەمبەری آخر زەمان بەم زوانە دێ وەرن عینوان و ناونیشان و ئەو بابەتانەمان پێ بڵێن لە کتێبەکانتانە کە هاتووە وی بزانین ئەم پێغەمبەرە یان نا. یەهود لەوێیە تەدلیسەکە چونکە ئەزانێت لە تەوراتە بە وردی باسی پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم نایڵێن بەڵکو مۆزوع گۆڕن ئەڵێن کاکی جان پێویست بە ناو ناونیشان ناکە ئێوە بڕۆنەوە بە عوقبە و بە نەضرەڵێن ئێوە بڕۆنەوە سێ پرسیاری لێ بکەن ئەگەر جوابتان باتەوە ئەو پێغەمبەر ئەگەر جوابیشی نەدانەوە پێغەمبەر نییە. ئەو قسە هەڵەبەستێ سێ پرسیارەکە چی یەکەمیان پرسیاری لێ بکەن لەبارەی کۆمەڵێک گەنجەوە کە لە سەردەمێکی کۆنا ڕۆشتون و بزربوون کەمە بەز لە ئەسحاب الکەهف. پرسیاری دووەمیان پرسیاری لێ بکەن لەبارەی ذوالقەرنینەوە مەلیکێک کە بەسەر هەموو زەویا گەڕا و عەدلی بڵاو کردوێتەوە. پرسیاری سێمیشیان پرسیاری لێ بکەن لەبارەی ڕۆحەوە ڕۆح چییە ئەڵێن باشە ئەگەڕێنەوە بۆ مەککە یان بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەو سێ پرسیارەی عەرضەکە أصحاب الكهف كان أو ملكة كيا روح تشيها رسول الله صلى الله عليه وسلم فرمي بياني جواب تاني قريش بياني رواتو بو جواب جبريل نهاتوا وحي بين أبو بيغمري خواه صلى الله عليه وسلم إلا هندي الروايات على 15 روج عندك على 20 عندك على 12 عندك على 40 روج وحي دواكوتو يدر قريش ضلي خوشه بين لأن أرى والله أخواكي وازي لي هنا وكواتا أمر رازناك وبيغمرني وبراسي يهود اشتيكي باشيان في أريا مكر لم قسەکردانیان کە بڵاویەکەنەوە بەناو هۆزەکانی عەرەبە الله جل جلاله کۆتایی سوورەی ئیسرا و سەرەتای سوورەتی کەهف دابەزێنێ بۆی وەڵامی هەر هەموو پرسیارەکانیانی تێ لە کۆتایی سوورەی ئیسرا گەر دیقەتان نابێ لەبارەی ڕۆحەوە وەڵامی تایە يسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا لەبارەی أصحاب الكهفەوە ئەیتر سوورەتی کەهف بەجوانی باسی ئەوانەکە لە سەرەتاکەیە لەبارەی ذوالقەرنینیشەوە لە کۆتایی سوورەی کەهف باسی ذوالقەرنینەکە ئەوەیە رسول الله صلى الله عليه وسلم بانگیانەکە و جوابیانەداتەوە ئەیتر ئەو کاتە قوڕەیش بێدەنگە بێ یەهودیش بێدەنگە بێ و دەمکوتە بێ